رشيد وين السري؟ زيادة ما بتدرك هنا. عنديش كرة. روح بيدور. استو پوشانه نبین لیون ریکین زور. والله ئەمڕۆ لە بەیانیەوە کە بەیانی هەستانی لە خەوبینیمان شەپۆڵێکی بەفربارین تەواوی سنووری قەزای کۆیە گرتوتەوە زۆرنی ناوچەکانی گرتوتەوە هەستمان بەوە کرد بەڕاستی باڵندەکان لەم چەند ڕۆژەدا کە بەفر و بارانێکی زۆر دەبارێ بە تایبەت ناوچە شاخاویەکان زۆر سەخت دەبێت بۆ بەدەستێنانی خواردن بۆیە لە بەیانیەوە دەستمان کرد بە ڕۆکردنی گەنم لەو شوێنانەی کە وشکن یا پەناشاخن لە دۆڵ و شوێنیوە بۆی باڵندەکان بە ئاسانی بتوان خواردنیان دەستکەوێت ئێمە ئەوە بارکێکی ئینسانی و ئەخلاقی و وجدانی دەزانین بەڕاستی هەمووەکو سوپاسگوزاریەکی بۆ خوای گەورە لە پای ئەو ڕەحمەتێک کە بەسەر خەڵکدا باراندویەتی بەسەر زەمیندا باراندویەتی ویستمان ئێمەش لە شوێنی خۆمانەوە خزمەتێک بەو باڵندانە بکەین چونکە دەزانین بەڕاستیوانیش هەست بە ئازار دەکەن هەست بە سەرما دەکەن هەست بە برسێتی دەکەن هەست بە بێتاقەتی دەکەن ویستمان ئەمڕۆکە بەڕاستی هاوکاریامین چالاکی لە کۆمەڵێک گەنج هاتین بۆ شاخی باواجی بە مەبەستی دانانی گەن و دانیوەڵە بۆ باڵندە شێویەکان چونکە بە فردای پۆشیەوە خۆراکیان دەست ناکەوێت وەڵا لە دوو شوێن ئەنجامماندا لە شاخی بە سوڵتان دانی بەیانی و ئەو دانش هاتین بۆ شاخی باواجی تەبعاً سوودی لێ دەبینین لەو شوێنانەمان داناوە کە بنشاخە و شوێنی هەشاردانیانە لە ترسی سەرما لەو شوێنانە گەنمەکە دەبینین و دەیخۆن